ناوی بازاڕی شێخەڵڵا لە چیەوە هاتووە و نێنی پشت ناوەکەی چییە؟ زۆر کەس بەبێ ئاگاداربوون لە مێژوو هەندێک دەستەواژە و ناوی ناوزمانی کوردی بە ناڕەوا ناو دەنێن و شیکردنەوەی هەڵەیان بۆ دەکەن. یەکێک لەو ناو دەستەواژانە ناوی بازاڕ یاخود ناوچەیەکی ناوچەقی شاری هەولێرە کە بە شێخەڵڵا ناو دەبرێت کە ساڵانێکی زۆر لەلایەن هەندێک کەسەوە ئەم ناوە وەکو قیرکاوە چونکە پێیان وابووە پێشناوی شێخ نادرێتە پاڵناوی ئەڵڵا، بەڵام ئەم بۆچوونە لە بێخەبەربوون بووە لە مێژوو یاخود لە ناوی ڕاستەقینەی ئەو کەسە، چونکە ناوەکە لە بنچینەدا ناوی پیاوچاکێک و بانخوازێکی ئاینی ئیسلامە بە ناوی عەبدوڵڵا قوتپڵ ئەمدار القادری کە بە شێخ عەبدوڵڵا یاخود شێخ عەوڵا بانگ کراوە. لە دواتریشدا وشەی شێخ عەوڵا سواوە و بووەتە شێخوڵڵا و دواتریش شێخەڵڵا، چونکە کورد لە زمانی کوردیدا زۆر جار ناو لەگەڵ پێشناوەکەیدا کورد دەکاتەوە. بۆ نمونە کاک عەوڵا دەکاتە کاکەوڵا یاخود شێخ عەوڵا دەکاتە شێخوڵڵا. شێخ عەبدوڵڵا زانا و سۆفیەکی پایەبەرزی شاری هەولێرە و هەر لەو شارەشدا لەدایک بووە. یەکێک بووە لە بڵاوکەرەوانی تەریقەتی قادری لەو شارەدا و کۆڕی زانست و دینداری گەرم بووە. ئەم زانایە لە نەو ساڵانی 1500ەکاندا ژیاوە. جێگای ژیان و مەزاریشی دەکەوێتە بەرامبەر کۆڵانی حەریقی خانەقای شاری هەولێرەوە. هەر بەهۆی ئەم مەزارەوە ناوچەکەشی بە ناوی زاناکەوە ناونراوە و هەتا ئەم ڕۆژ درێژ بووەتەوە. ئاگاداربوون لە مێژوو وا دەکات مرۆڤ نەکەوێتە هەڵەی شێواندنی کولتوری خۆیەوە، سەرچاوەیەکی خاوێن بەدەستەکانی خۆی پیس نەکات یاخود بە پێچەوانەوە ئەو خاڵ و جێ و کەسانەی دەستیان لە ناشرینیدا هەبووە بە خاوێن ناویان نەبات. ئایا تۆ چیتر لەم ناو دەستەواژانە شک دەبیت کە بەهۆی نەناسینیانەوە وەک شێواندن سیر کرابن؟